بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستەکانم، خۆشەویستان، هەروەک لە بەشی یەکەم ئاماژەم بەوە کرد ئەگەر باسی شارستانێتی هەر جێگایەک و وڵاتێک و شوێنێک بکەین ئەبێت لە هەموو ڕوانگەکانەوە سەیری بکەین، نەک لێگە ڕوانگەوە. ئەگەر بێت و ئەمڕۆکە باسی بەشێکی تری ئەم شارستانێتیە بکەین، با بڵێن شارستانێتی ڕۆژئاوا، پاش ئەوەی کە باسی باوکانمان کرد، باسی دایکانمان کرد و باسی منداڵبوون و لەباربردن و ڕێژەی لە دایکبوونمان کرد، ئەمڕۆ پێویستە باسی بەشێکی تری خێزان بکەین، یاخود کۆمەڵگا، ئەویش گەنجان و لاوانن، کچان. با بزانین ئەوانە وەزعیان چۆنە کە بەداخەوە ئەوانە بوونەتە پێشەوای گەنجان و لاوانمان، حتا دایکان و باوکانێکی زۆریش لاسای ئەو منداڵ و گەنجانە ئەکەنەوە کە لەسەر شەقامەکانی ڕۆژئاوا ئەبیندرێن. ئینشاڵڵا باسێکەین بزانین چۆن باوکان و دایکانیش ئەوانیان کردوتە پێشەوای خۆیان، کە گوایە ئەوانە بەختەوەرن، ئازاد و سربەخۆنە، بۆیە ئەبێ شێوازی جلوبەرگ و نینۆکی درێژ و قژی ڕەنگاڕەنگجی دایکان و باوکان، نەکچان و کوڕان بەتەنها، ئەبێ وەکو ئەوان بێت. باشە، ئەگەر بێت و خێزان هەڵتەکە، دایک لە ڕووی جەستەییەوە هیلاک بوو، لە ڕووی دەرونیەوە هەر هیلاک بوو، و ئەو منداڵی کە لەو ماڵە پەروەردە ئابێت شتێک نامینێ بە ناوی پەروەردە، بۆ چونکە دایک لە ماڵێ نییە، باوکیش دیار نییە. ئەوانی کە لە ئەوڕۆپا ئەژن هەمویان ئەم ڕاستیە بە چاوی خۆیان ئەبینن. زۆر بەشیان، هەر ئەوانی کە لە ئەوڕۆپا ئەژن، هەمان دەردیان توش بووە. ئەو منداڵە بەبێ پەروەردە لە دایکە بێت، چێ بۆی گەورە ئاکات؟ تەبعاً یان لە یانە وەرزشەکان یان لە قوتابخانە، لەمە زیاتر نییە لەگەڵ مێدیایەکان. ئەم منداڵی کە ژینگەیەکی لەباری نییە لە ماڵەوە، حکومەت لێ ئەستێنێتەوە، یاخود بەر هۆکارێک بێت دایکی نامێنێت کە باوکی شێردیارنی ئەبینی، ئەچنە خانەی داڵدەدانی منداڵان کە بە ئەڵمانی پێڵێن کیندەهایم، لەو هایمانە ئەمێننەوە. لەوێشە ژینگەیەکی لەبار نابینەوە، بۆ چونکە دایک نییە، باوک نییە، مام نییە، خاڵ نییە، جیران نییە، دۆستایەتی نییە، خزمایەتی نییە. ئیستعلاماتێک لە بەردەم لە بەر دەرگا دانیشتووە، سعاتی بۆ داناون، ئەبێ لە سعات ئەوەندە بێنەوە ژوورەوە، وەلەو ئەگەر تەمەنیشان گەورە بوو بێت، کەواتە لەوێش وەکو دەست بەسەر ئەمێننەوە بۆەوەی کە ڕێگای خراپ نەدۆزنەوە. بەڵام کاتێک کە پێ ئەگرن، لەو ژیانە بێزار ئەبن، چونکە منداڵ پێویستی بە مادە نییە، منداڵ پێویستی بە خۆشەویستیە، پێویستی بە گفتوگۆیە، پێویستە لە باوەش بگیرێ، پێویستە ماچ بکرێت. ئەم لەو شتان لەو دەروونە لەو بۆشایە دەرونیە ئەژیت، بۆی هەوڵەدا هەر تۆ کەمێک قاچ بگرێ، بۆی کە لەم هایمەش دەربچێ و ڕابکات، لەسەر شەقامیش ئامادێ بژی بەزنێتەوە ناو هایمەکەی. چەند مانجێک لەمەوبەر منداڵێک یەکی لەو هایمانە بزر بوو، ناتەوە. پۆلیس بە دوای داگەڕا، بەیانی ئەزان لە چێنەر دۆزیانەوە. خۆشەویستان، باسی ئەڵمانەتان بۆکەم، لەسەر دارێکە لەسەرمان ڕق بۆتەوە، لە دەوروبەری هایمەکەیە هاتۆتەوە، بەڵام نەویستووە بچێتە نێو هایمەکەی، چونکە سەردارەکەی پێخۆشتر بووە، پێحۆرتر بووە، بۆیە بەڵام لەسەرمان لەسەر دار ڕق بووە، مرد. ئەم منداڵە داماوە، ئەم گەنجە داماوە کە وای لێ بەسەر هات، نە لە ماڵە ژینگەیەکی لەبار هەبوو، نە لە هایمەکەشە. بۆیشە لە تەلەڤیزۆن و جەریدەکانی ئەڵمانیای باسی ئەو منداڵیانە کرد. ئەمە مشتێکە لە خەرمانێک. باشە، ئەو منداڵێک کە قاچی گرت، ئەو گەنج و لاوانە ئەبینی بە هەر جۆرێک بێ ڕائکات. بۆیش ئەبینی لە هەر محەطەیەکی قیتاری ئەم وڵاتانە، لە ئوسترالیا، لە کەنەدا، لە تاکتاکی وڵاتەکان شارەکانی ئەمریکا، لە وڵاتەکانی ئەسکەندەنافیە، لە ئەڵمانیا، لە هەر محەطەیەکی قیتارە دائەبەزی ئەبینی کە چوێن ناو محەطە قیتارەکە
مستحیلە چەندانەیەک لەو گەنج و لاوانە ئەبینی کە لەسەر شەقامەکانە ڕۆژ شەو ئەکەنەوە. کەسێ بڵێ ئەمە نابێندرێ و بڵێ ئەمە دیاردە نییە. هیچ گرتەیەکی ڤیدیۆیتان بینیوە لە ئەمریکایە ئەگەر بۆ کۆمیدیش نیشان بدرێت لەو گرتە ڤیدیۆیە چەند کەسێک نەکەوێتە بەرچاو کاتێک ئەبین لەسەر شەقامەکانە ئەخەون یاخود کەوتونە لە برسان دانیشتونە یاخود لەسەر قادرمەی محەتەی قیتارەکانە درێژ بوونە. باشە جێگای پرسیار نییە بۆ ئەو گەنجانە بۆ ئەو لاوانە لەو جێگانە ئەخەون. ئایا پرسیارمان لە خۆمان کردووە؟ باشە ئایا پێشترێ ئەو منداڵانە ئەو گەنجانە باو باپیرانیان لەسەر شەقامەکانە خەوتونە؟ بێگومان نەخێر، ئەم شتێ نەبووە، ئەم شتە نوێیە. کەواتە نوێیە ئەبێ ئێمە چاوەڕێ بکەین کوردستان و وڵاتەکانی خۆمان کە بە ڕۆژ ئاوایی کراوە ئەمە داهاتووی وڵاتەکانی ئێمەیە. بۆیە ئەگەر ئەمەمان دیت یان بینیمان لە تەلەڤیزیۆنە نابڵێ شتێکی نامۆیە، ئەبێ بڵێن مادام کۆپیەچین لە ڕۆژ ئاوا ئەبێ هەبێ. کاتێک کە خێزان تێکەچێ بڵێن دەبێ هەبێ، بۆ چونکە ئێمە بە ڕۆژ ئاوایی کراوین. جا چ بە خۆشی وەرمانگرتە بێت لاسامان کرد بنەوە یان دەرخواردیان کردبین یان حیزبەکان بۆیان هێنابین یان کەسانێک کە باڵادەستن بەسەر ئەوروپا و ئەمریکا و بەسەر جیهاندا سیستەمێکیان داڕشتووە کە هەمومان ئەبێت تێیدا بەشدار بین. کە باسی غەمی ئوسترالیا و کەنەدا و ئەمریکا ئەوروپاکەین لەگەڵ کوردستان ئەبین غەمەکانیان یەکە. ئەگەر لە وڵاتێکە شتێک کەمتر بوو با بزانین داهاتووی ئەم وڵاتی خۆشمان هەمان شتی لێ بەسەر دێ. چونکە هەروەک چۆن باو باپیرانی ئەوان وانە بوون ئەوانەی لەسەر شەقامەکانە کەوتونە، کەواتە ئەبێ لە وڵاتەکانی ئێمەشە هەبێ. ئەگەر نەتبێ کەواتە تۆ دیموکراتی نی، کەواتە تۆ لە پرانسیپەکانی دیموکراتی تێنەگەیشتووی. بۆیشە ئەبێ مادام شیعارت ئازادی و دیموکراتی و مافی ئافرەت و مافی منداڵ و دیموکراسیە سۆسیال دیموکراتی ئەبێ ئەوەتە بێ. ئەگەر نەتبێت تۆ ئەچی ناو لیستی ڕەشەوە کەواتە تۆ لە دیموکراتیت تێنەگەیشتووی. چونکە ئەمە ئۆرجینالەکەی خۆی ئەبێ ئەمانەی تێدا هەبێت. خۆشەویستەکانم، ڕێژەی ئەو گەنج و لاوانەی کە لەسەر شەقامەکانە ئەخەون بە ناچاری کە سەر شەقامەکەیان پێخۆشرا لە ناو ماڵەکەیان کە باردۆخەکەی ژینگەکەی لەبار نەبووە یاخود هایمەکەی پێ نەگونجاوە، ڕێژەی کۆی ئەمانە بە گەورە و بچووکەوە 650,000 تا 700,000 بێلانە لەسەر شەقامەکانی ئەڵمانیا ئەژن. لەم ڕێژەیەشە زیاتر لە لە 35,000 زیاتر لە 35,000 منداڵن، یعنی کاڵێ منداڵ لە ئەڵمان یعنی تەمەنی خوار 18 ساڵ، یعنی 15 16 17 ساڵی دانە. 35,000 دانەی تەمەنیان بچووکە. بڕۆ سەیری بکەن لە هەموو محەتە قیتارەکانە، بڕۆن دەرێ ناو بازارەکانە سەیری بکەن، ئەبینی مێرد منداڵە چی وای لێ کردووە؟ ئایا کۆمپانیای زەرەر کردووە؟ ئایا بەنزیخانەکەی تەقیوەتەوە؟ ئایا دوکانەکەی ئیفلاسی کردووە؟ منداڵە هێشتا بەو شتانە نەگەیشتووە، چی وا لێ کردووە بکەوێتە سەر شەقامەکان؟ طبعاً ئەو بارودۆخە لەبارەی کە خێزان هەڵەتە چێنێ کە تاک لە ناو ئەبا کە گەنج سەرخۆش و بێهۆشەکات کە لاوان و گەنجان و کچان بێ سەقفەکات. بۆیە بە ئەڵمانی پێڵێن ئۆبتاغلۆس، یعنی بێ سەقفەکان، یعنی بیکەوە کوردی، بەڵام پێڵێن بێلانەکان بە کوردی. ئەژینە ئەوانەی کە سەقفیان نییە، یعنی چوار دیوار و سەقفێکیان نییە لە ناوی دابژن. کە بەداخەوە ئەمڕۆ سەیری یەکێک لەو ڕێپۆرتاژانەم کرد، کچێک بوو تەمەنی 19 ساڵ بوو لە نێو بەرلینە، وتی لە 16 ساڵیە سکم پڕ بوو، لە 17 ساڵی منداڵم بوو، لە 18 ساڵی ویستم خۆم بکوژم، لە قاتی چوارەمە خۆم فڕدەمە خوارەوە، بەڵام لێ نەگەڕان بووە منداڵەکەیان لێستانمەوە چونکە پێم بەخێو ناکرا. هەر لەسەر شەقامەکانیشە ئەو منداڵی بوو. باوچی دیار نییە. وتی چی ئەخوازی؟ وتی ئەوە ئەخوازم چوار دیوار و سەقفێکم هەبێت و مساعدەی زیاترم بکرێت و کوڕەکەشم بدەنەوە. یعنی هەمووی بە ئاواتە ببێ بەدایک، بە ئاواتە چوار سەقف و دیوارێکی هەبێت، بەڵام بۆ وای لێ دێت. جگە لەوەشە وتی لە یعنی نیشانیدا وتی یەکێک لە ڕێکخراوەکان
ئەوانە لە خۆیان ئەگرن ئەوانەی لە تەمەنی 18 ساڵی بەرەو خواردانە لە مانجێکدا بۆیان هەیە 12 شەو لەو ڕێکخراوەدا بخەون بەڵام ئەوانەی تەمەنیان لە سەروی 18 ساڵە تەنها 6 شەو بۆیان هەیە لە مانجێکدا لەوێدا بخەون شەوەکانی تریشە بێت لەسەر شەقامەکانە بخەون و زۆر کەسی خێرخواز هەیە ئەبینی ڕۆژێک لە هەفتەکانی بۆ داناون بۆ ئەوەی کە خواردنی گەرمیان بدەنێ بۆی لە هەموو کون و خوشبنێکی شارەکەیە ئەچنە ئەو جێگایە کە ئەم سیارە دێت خواردنێکی گەرمیان دەستەکەوێت لە هەفتەی یەک ڕۆژە یعنی ئاواتەخوازی خواردنێکی گەرمن کە لە دەرسانی ڕابردوو باسم کرد بە ئاواتەخوازم ببن بە دایک یان ببن بە باوک ئەدی باشە چه عەجەبە ئێمە لاسەیانەکەینەوە ئەمانە لە بێزاری خۆیان نینۆکیان درێژەکەن و سبوغەکەن قژیان زەرد و پەمبە و کەسک و ئەنواع ڕەنجی زەقزەقەکەن و کوڕەکانیشان تەوقە لە گوێچکیانەدەن و لە قژیانەدەن یعنی چۆن بەربەرەڵاییە وایە گەنجەکەی ئێمەش دێ لاسای لێقەوماوترین چینی ناو کۆمەڵگا ئەکەنەوە سەیری ئافرەتەکانمان بکە دایکە نینۆکی درێژ کردووە لاسای چیەکەیتەوە لاسای ئەو کەسا کاتەوە کە لە ئەوروپا بینیوێتی ئەبێ لاسایان بکاتەوە وازانی ئازادی و سربەخۆیی ئەمەیە خۆشبەختی وای لێ کردووە لەسەر شەقامەکە بخەوێ نازانیم ماڵوێرانی و نەخۆشی نەفسی و بێباوچی بێداچی وای لێ کردووە کە یەخەی قژی بگرێت گوارەکانی 20 دانە لە گوێچکەی بدات و هەر خەرێکی گوێچکە و کونە لوت و نازانم برۆیەکانی بتراشێت و پرچی هەرچی ڕەنگەکی لە شەقامانە دەست بکەوێت لە قژی بدات و لەو لاشەوە موسڵمانەکان شانازیان پێواکەن بابە مە ئازادیە وڵاتی ئازادیە و وڵاتی دیموکراتی وڵاتی فلان فلان لاسیان ئەکەنەوە واللهی دکتۆرەیەکم نەبینیوە نینۆکی درێژ بێت و قژی ڕەنگا و ڕەنگ بێت مهندسەیەکم نەبینیوە مەحامیەکم نەبینیوە بەڵام لە ناو کووردە بەڵێ ئەو چین و توێژانە ئەبینی دایکە دایکی چەند منداڵێکیشە باوکە لاسای ئەوە ئەکەنەوە کە لەسەر شەقامەکانە ئەخەون و بێلا نەماونەتەوە تخوا عیب نییە تخوا عیب نیە لاسای چێ بکەینەوە کەسێک کە داما و لێ قەوماوە ئێمەش لاسایانەکەینەوە بۆ لەو دەخەلوا فی جوحری ضەب لەدەخەلتموه ئەمە حەدیث پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەگەر خۆیان بکەن بە کونی مشکە کونی بزنە مژە ئێوەش لاسایانەکەنەوە ئەم داماوە لە بێجێگایی خۆی لەو کونە مشکە پەستاوە موسڵمانی ئێمەش لاسای کردوێتەوە لەو ماوەیدا وتیان کوڕێک مردووە ڕق بۆتەوە لە سەرمان وتیان کوردی خۆمانە ئەگەر بیت لە کاتی ناشنەکە دوو قسەی خێرمان بۆ بکەیت و بە حسابی خۆیان تەلقینێکی بۆ بدەیت هەرچەند تەلقین نادەم بەڵام ئەبینی قسەیەکی خێر لەسەر گۆڕستانەکە لەسەر گۆڕەکە ئەکەیت وتم نوێژەکە وتیان با بە نوێژی چیە کابرا چەند ساڵێک لەسەر شەقامەکان ئەخەوێت کوردی خۆمان لەگەڵ سەگەکەیە شەوێ ڕق بۆتەوە وتمەڵا من ئامادە نیمە نوێژ نەکرد نەمارە بکەم و نە بە مردوویش نوێژی لەسەر بکەم و نە لەسەر گۆڕەکەشیە دوعای خێری بۆ بکەم نەچوم بۆ چونکە لە چوارچێوەی هەموو دابوونەرێتێکی ئاینی و کوردەواری دەرچووە کەواتە کوردەکەی خۆمان بۆ وای لاتوو ئایا داکو بابچی ئەو کوردە ئەو کوردەی خۆمان داکو باوچی وایان پەروەردە کردووە ئایا دینەکەی وا پەروەردەی کردووە ئایا نەریتە کۆمەڵایەتیە کوردەواری جوانەکەی خۆمان وای پەروەردە کردووە یان لاسایکردنەوەکە وای لێ کردووە کە ئەم داماوە لەسەرمان ڕق بێتەوە لە یەکێ لە شارەکانی ئەڵمانیا کەواتە بێلانەکان بۆنەتە پێشەوای و قدوەی گەنجەکانمان و لاوانکانمان و دایکان و باوکانێکی زۆریش بەداخەوە تووشی لاسایکردنەوە بوون لەو کەسانەدا لە ئەمریکادا نزیکەی 2 ملیۆن کەس لەسەر شەقامەکان ئەخەوێت خۆتان ئەزان ئەمریکا 330 ملیۆن کەسە 2 ملیۆن کەس نزیکەی لەسەر شەقامەکان ئەخەون لە کەنەدادا زیاتر لە 35,000 گەنج و لاو لەسەر شەقامەکان ئەخەون لە بەریتانیادا زیاتر لە 84,000 گەنج و لاو لەسەر شەقامەکان ئەخەون ئەڵێ نیوەی ڕێژەی ئەو منداڵانەی کە لە کەنەدا لەسەر شەقامەکان ئەخەون ئەو لەو بنەماڵانن کە بارودۆخی ئابووریان مامناوەندە یاخود دەوڵەمەندن لەوانەیە کەسانێک وا بزانێ ئەمانە فەقیری وای لێکردنە بڵێ ئەڵێ فەقیر نیوەی فەقیریە بەڵام نیوەکەی تر مامناوەند و دەوڵەمەندن
باشە دەوڵەمەند و مامناوەندەکە بۆ وایان لاتووە لەبەر ئەوەی ئیشی زۆر وای لێ کردوونە کە پەروەردەی منداڵەکانیان لەبیر بچێتن و منداڵەکانیان سەرگەردان بن. کەواتە ئاگادارمە خۆشەویستان، خەڵکانێکی زۆر بەداخەوە ئەوەندەی بیر لە ئیشکردن نەکەنەوە، ئەوەندە بیر لە پەروەردەی منداڵەکان ناکەنەوە. بۆی ئەم ڕێژانتان پێ ئەڵێم و هۆکارەکەتان پێڵم بۆی کە ئەگەر تێماندا هەیە یەکێ لەو عیبانە ئەبێ بە خۆماندا بچینە پێش ئەوەی کە منداڵەکانمان توش بن. ئەگەر منداڵەکانیشمان توش نەبن، ئاگادار بن نەوەکانمان ئەگەری 90 هەیە توش بن. وڵاتەکانی خۆشمان بە هەمان شێوە لەبەرەی کۆپیەکن لەوان، بۆیە ئەبێ ئەم دیاردەیە لە وڵاتی خۆشماندا ڕوو بدات کەمیان زۆر. لە ئەمریکا و لە بەریتانیادا و لە کەنەدا ئەڵێ 120 تا 140 ئەو منداڵانە تووشی هاوڕەگەزبازی بوونە. بۆیش بەداخەوە ئەبینی ئەو منداڵانە کاتێک کە هەموو شتێک لە دەستە دەن، دایک و باو و خوشک و برا و دۆست و برادەر و هیچ ژینگەیەک نادۆزنەوە بۆی کە پەروەردە بکرێن، فێری عیبە و حەرام بکرێن، کە ئەم دوو وشەیە لە کوردستانە زۆر زۆر باسە کرێ. ئەڵێ کاکە گەنجەکانی ئێمە ئاڵوودەی دەستی عیبە و حەرامەنە، بۆیە گەشە ناکەن، بۆیە ناکەونە سەر شەقامەکان، بۆیە تووشی هاوڕەگەزبازی نابن، بۆیە بێکەڵک نابن، بۆیە لە دایک و باوچیان نادەن، بۆیە بێدایک و باوک نامێننەوە. ئەجینە ئەگەر ئەو منداڵانە عیبە و حەرامیان نزانی باە، بێگومان تووشی ئەم دەردەسەریە نابن، ئەوها بێکەڵک نابن بۆ خودی خۆیان و بۆ خاوخێزانیان و بۆ کۆمەلگا و بۆ حکوومەتەکە کەشیان، کەمە دەردێکی زۆر کوشندێ و باش بزان لە کەنەدا و لە ئەمریکا و لە ئوسترالیا و لە ئەوروپا لە ئەسکەندەنافی بەوەی کە منداڵ بێکەڵک بووە. وەڵڵای گەورەترین شانازیەوەی کە تۆ منداڵت نەبێ لە وڵاتانەدا. وڵاتەکانی خۆشمان ئەوە لاسایانەکەنەوە، وەکو ئافرەتێک بەداخەوە دیار بوو فارس بوو، تەرجمە کرابوو لەو ماوەی دەبینیم لە فەیسبووکە، وتی داوە لە دایکانەکەم شیری سەگ بدەن بە منداڵەکانیان بۆی کە گەورە بوون وەفاداریان بنوێنن بەرامبەر بە دایکانیاندا، بۆیە شیری خۆتانیان مەدەنێ. یعنی ئەوەندە بێزار بوو لە منداڵەکانی، وتی شیری سەگ بدەن بە منداڵەکانتان لەبەر منداڵەکان بێوەفا بوونە، منیان فڕەداوە. چیوە لەداکە کردووە؟ کاتێک کە سچی پەیدا بووە، شانازی کردووە، دڵی پێخۆش بکە منداڵی ئەبێت، بەڵام کە منداڵەکەی گەورە بووە، دایکی پەشیمان بێتەوە کە شیری مەمچی خۆی داوەتێ، پەشیمان لەوەی کە شیری سەجی نەداوەتێ. چەند ئازاری دایکانە بینین، باوکانە بین لە کوردستانی خۆمانە، لە ئێرانە، لە وڵاتانی خۆماندا بەهۆی نەمانی شریعەتی ئیسلام لە نێو ماڵ و پەروەردە و حکوومەت و پەروەردەی قوتابخانەکانە ئەبینی مرۆڤایەتی بەرەو هەڵدێرێکی یەکجار گەورە ئەڕوات، هەروەک چۆن ئەوانەش ئەبینی منداڵەکانیان بێکەڵک بوونە. کە وابزانم دەرسی ڕابردووش باسم کرد کە پرسیارم لە پیاوێک کردوتم، ژن و پیاوێک گوتم منداڵتان هەیە؟ وتیان هەرگیز مەحاڵە بیر لەو شتە ناکەینەوتم. بۆ؟ وتی لەبەرەوەی جیرانەکەم ئەبینم کە چۆن ئەناڵێنی بەدەستی منداڵەکەیدا، بۆیە هەرگیز بیر لە منداڵ ناکەینەوە، چونکە ئەزانین منداڵەکانمان وامان لێ دێت. سەیرکە ئەممە مەسەلەیە تێکچوونی خێزان و تێکچوونی دەرونی منداڵ و بێلانەیی سەرشەقامەکان و بێکەڵک بوون و هاوڕەگەزبازی وا لە منداڵەکات کە منداڵ ئەسلەن ڕەحمی نەمێنێ بەرامبەر بە دایک و باوکە، و دایک و باوکانیش ئەوانێک کە ژن و پیاوانیش کە بینیم منداڵیان نییە، بۆی هەرگیز بیر لە منداڵ بوون ناکەنەوە، بۆ لە ئەنجامی ئەوەی کە منداڵ بێکەڵک بووە. جگە لەولاشە حکوومەت پێی خۆش نییە و مەوزوع باش بزانن، پێی زۆر پێی نیگەرانە، چەندەها ڕێکخراو دروست بوونە، چەندەها سەرمایەدار و دەوڵەمەند ئەو دیاردە لە نێو کۆمەڵگای خۆیاندا نەمێنێت. بەڵام بەداخەوە ڕێژەی تێکچوونی خێزانەکان ئەوەندە زۆرە لەگەڵ پەروەردەی منداڵەکان، نەڕێکخراو و نە حکوومەت و نە سەرمایەدارەکان و نەخێرخوازەکان ناتوانن ئەم دیاردەیە بنبڕ بکەن و یاخود کەمیشی بکەنەوە. لەگەڵ ئەوەش ئەبینی، بۆیە ئەبینی لە وڵاتانەدا لە با بڵێن کەنەدا و ئوسترالیا و ئەوروپا و ئەمریکا ئەوانە ئەبینی خانەی با بڵێن خانەی پیران ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندا. بۆ؟ چونکە کەسێک نابینی دایک و باوکی خۆی بەخێوە بکات، بۆیە ئەم باوکانە ئەزان، ئەم دایکانە ئەزان کە ئەو منداڵی تەواو ئێکسپایرە، کاتێک قاچی گرت یەکیان لە شەرقە یەکیان لە غەربە، ئەسلەن دایک و باوکی خۆیان ناناسن، بۆی ئەزانن بەخێو ناکرێن. بۆیە بینی کۆمپانیایەکان ئەمە هەڵە قۆزنەوە چەندەها
خانەی پیری دروست دەکەن و پارە وەرئەگرن لەو پیرانە کاتێک کە بەگەنجی ئیشان کردووە تەنها بیر لە چ ئەکەنەوە بیر لەوەیەکەنەوە کاتێک کە پیر بوون کەسێک نییە یارمەتیان بدە جگە لەو پارە و مەعاشەی کە لە خانەنشینی وەریەگرن ئەبێ بیدەن بەو خانەی پیرانە بۆی کە لەوێ بەخێو بکرێن. سەیریکە لە ئەڵمانیادا لە ساڵی 1999 نزیکەی 3092 دانە خەڵوەتگەی پیری هەبووە، بەڵام لە 2017دا گەیشتۆتە 14480 دانە خەڵوەتگەی پیری. 14480 دانە. لە ئیسپانیا زیاتر لە 5500 دانەی خەڵوەتگەی پیری هەیە. بۆ یان منداڵیان نەبووە یان منداڵەکانیان بێکەڵێک بووە. ئەمێ پەروەردەی ڕۆژ ئاوا بۆ منداڵەکانیان بەداخەوە زۆر جار ئەبیسم لە بانخوازان و لە دەروون ناسان نمونەی یابان و ئەوروپا و ڕۆژ ئاوا ئەهێننەوە ئەڵێن لە وڵاتەکانی ڕۆژ ئاوا وڵاتە پێشکەوتوەکان پەروەردەی منداڵ وایە بێ ئاگە لەو ئامارانە. ئەوانە ئەوە سەرگەردان و ماڵوێرانن، نە باو لە منداڵ ڕازیە نە منداڵ لە دایک و باوکی خۆی ڕازیە، کەچی کراون بە قودوە و ئەشکرێن بە نمونە شانازیشیان پێ واکرێت. بۆیە منداڵەکانی خۆشمان ئەبینین لەسەر مینبەر و یاخود دەرووناسەکان و بانخوازان مەدحی ئەو پەروەردە ئەکەن. بۆیەشە ئەمەش هۆکارێکە بۆ سەرگەردانی گەنجان و لاوانمە کە لاسای ئەوان بکەنەوە و ئەزانن کە ئەوان کردیان هەرچی کردیان باشە، بۆ چونکە ئەوان تەصدیقیان کردووە. کەمە گەورەترین هەڵەیە، بێگومان گەورەترین هەڵەیە ئەگەر بێت و کەسێک کاریگەری هەبی لەنێو کۆمەلگادا و درک بە ئازاری کۆمەلگایەکی تر نەکات لە کاتێکە بەشانازی باسییان بکات. گەورەترین هەڵەیە. بۆیشە بینی ئەو ماڵانە کە دینداریشن منداڵەکانیان سەرگەردان بوونە، زۆربیان ناڵێم هەمویان بەڵام زۆربیان. بۆ چونکە کە ئەبیسن کاکە منداڵانی ئەوروپا وایە لە ئەمریکا وایە لە کەنەدا وایە لە ئوسترالیا وایە لە وڵاتەکان پێشکەوت وایە منداڵ حوڕە منداڵ بە کەیفی خۆی چیەوێتن و حکومەت پشتگیری ئەکاتن و مەعاشی خۆیە وایە ئەوانش شل ڕەویەک ئەکەن لەو مۆزوعەدا. ئێمادام باشە فڵان کەسی وای وت و مامۆستا فڵان کەس وای وت و دکتۆر فڵان کەس وای وت و ئەبینی شل ڕەویەکەن کاتێک بە خۆدێنەوە بینی کوڕەکەی و کچەکەی لە دەست دەرچوونە. نەکەڵکی ئەوەیە کە بیکەی بە زاوای خۆت، نەکەڵکی ئەوەیە بیکەی بە بوچی خۆت. ئەوە هەر زۆرێک لە ماڵە دیندارەکان ئەوەی کە ئەلمانیە لە بیدایەتە تێکەوتووە ئەوە هەر زۆر ناوان هەر هیچ. باشە بەڕێزەکانم ئەمە لە ئەنجامی چ دروست بووە؟ لە ئەنجامی ئەم بە ڕۆژ ئاوایی بوونە کە بۆیان هێناوین دەرخواردیان داین و زۆرێکیش لە ئێمە بەخۆی وەریگرت و تێوەگلا بەبێ ئەوەی کە لە وردەکارەکانی بکۆڵێتەوە. سەیریکە تەنها لە نێو شاری بەرلیندا زیاتر لە 1000 مێرد منداڵ لەسەر شەقامەکان ئەخەون. لە نێو واشنتۆندا زیاتر لە 10,000 مێرد منداڵ لەسەر شەقامەکان ئەخەون. ئەم مەوزوعەتی ما پێڵێ خۆشەویستەکان. مەوزوعێکتان بۆ جێڕمەوە بۆی کە بە جوانی لێ تێبگەین بزانین جیاوازی بە ڕۆژ ئاوایی بوون و بە ئیسلامی بوون بزانین جیاوازەکەی چییە. ئەڵێ مامۆستایەک ڕۆژێک لە پۆلەکەیدا هەندێک بەردی گەورە و هەندێک بەردی بچووک لەگەڵ هەندێک خۆڵ هێنای لە بەرامبەر منداڵەکانە داینە، قوتابیەکان داینە. پەرداغێکیشی هێنا وتی منداڵەکان قوتابی خۆشەویستەکان ئەم پەرداغە ئێستا پڕ ئەەکەم بەو بەرد و خۆڵانە. کاتێک کە پڕ بوو ئێوە دەست بەرزکەنەوە بڵێ مامۆستا پڕ بوو. وتیان باش. مامۆستایەکەش یەکەم جار بەردە گەورەکانی تێخست. جێگای 6-7 دانە بووە یەکسەر پەرداغەکە پڕ بوو جێگای بەردی تر نەبووە. وتیان مامۆستا پڕ بوو هەموو هاوارن مامۆستا تەواو پەرداغەکە پڕ بوو. وتی هەمووتان شاهیدن لەوەی کە ئەم پەرداغە پڕ بووە. وتیان بڵێ مامۆستا ئێمە ئەبینین پەرداغەکە پڕ بووە. مامۆستایەکەش بەردە بچووکەکانی هێنا ئەوها خستیە تەنیشت بەردە گەورەکان تۆسێک ڕایشەقاند جێگای وردە بچووکەکان بەردە بچووکەکانیش بووە. وتیان مامۆستا تازە هەر بە تەواوی پڕ بوو تەواو. وتی یعنی شاهێدی ئەدەن کە ئەو پەرداغە ئەو جارە بە تەواوی پڕ بوو. وتیان بڵێ بە تەواوی پڕ بوو جێگا هەر نەما تەواو.
ئەو جارە مامۆستا خۆڵەکەی هێنا خۆڵەکەشی ئەوها بەسەردا کرد تۆزێ ڕای شەقاند و جێگای خۆڵەکەش بووە وەڵڵا مامۆستا ئەو جارە هەناسەت لێ بڕی تەواو پڕ بوو وتی باشە مادام ئەنگۆ لە شاهدی لە بەردەگەورەکانە شاهدیتاندا بەوەی کە ئەم پەرداغە بە تەواوی مانە پڕ بووە تیان بەڵێ ئەم جارە پەرداغەکەی بەتاڵ کردەوە ئەم جارە وتی ئەو جارەش ئەگەر پڕ بوو پێم بڵێن تیان باشە ئەم جارە خۆڵەکەی تێکرد یەکەم جار حتا پەرداغەکە پڕ بوو تیان مامۆستا تەواو پەرداغەکە پڕ بوو یعنی شایدی ئەدەن کە پەرداغەکە پڕ بوو وتیان بەڵێت تەواو پەرداغەکە پڕ بوو وتی باشە ئەو بەردە بچووکانە و ئەو بەردە گەورانەی تێخەم بەردە بچووکانی تێخست هەموو بەردەکان هەڵوەران جێگایان نەبووە لە بەرەوەی پەرداغەکە بە خۆڵ پڕکراوەتەوە بەردە گەورەکانی تێکرد هەر جێگای نەبووە و بەردەکان کەوتنە خوارەوە کەواتە بە عەقڵی یەکەم تەواو جێگای بەردی گەورە بەردی بچووک خۆڵەکەش بووە بەڵام بە عەقڵی دووەم جێگای بەردە بچووکەکان و گەورەکان نەبووە ئەو جە مامۆستاکە بۆی باسکردن وتی کوڕەکانم قوتابی خۆشەویستەکان ئەزان ئەم پەرداغە چییە وتیان نەخێر وتی ئەم پەرداغە پەرداغی ژیانە ئەگەر نەزانی چۆنی پڕەکەیت ئاگادار بە تەنها جێگای یەک جۆرە بێتەوە جێگای سێ جۆر لە بەردەکان نابێتەوە وتی بابۆتانی باس بکەم وتی پەرداغی یەکەم کە جاری تێم کرد بەردە گەورەکان وتی ئاگادار بن چۆنی پڕەکەیەوە یەکەمیشت بەردەکان یەکیان ئیمانە یەکیان پێگە کەسایەتیەکەتە سێیەمیان پێگە خێزانیەکەتە چوارەمیان کەس و کارەکانتە پێنجەمیان پیشەکەتە و منداڵە دایک و باوکە و تەندروستیە ئەگەر بێت و ژیانت ئەمەی تێدا کرد یەکەمیشت ئەمانت فراهەم هێنا و بەدەستێنە بە هەموو مانایەکانی ژیانەوە تۆ ژیانێکی ئاسوودە ئەبەیتە سەر کە بە خۆتان شادیتاندا ئەگەر ئەوانت هەبوو پەرداغی ژیانت بە تەواوی مانە پڕە و ئاسوودەیت ئەگەر کاتێک ئەوانت دەستە بەر کرد ئینجا هەوڵ بدە بۆ بەشی دووەمی کە بەردە بچووکەکانە وتی بەردە بچووکان چییە سیارەیە خانووە دوکانە کارگە و معمەلە یعنی پیشەیەکی گەورەترە کەواتە ئەگەر ئەوانت هەبێ لە دوای بەردە گەورەکان شتێکی باشە بەڵام ئەگەر نەشبێت تۆ بە هەموو مانایەکانی ژیانەوە ژیانمان پڕە لە ئاسوودەی دوای ئەوەی کە ئەمەد بەدەست هێنا و فراهەم بوو ئەو جا توانی خۆڵەکەشی تێ بخەیت وتی خۆڵەکە چییە وتی بۆ نمونە خوێندنە شەهادەیە ناوبانگە پێگەیەکی وەرزشیە حیزام ڕەش بە لەش جوان بە دەوڵەمەندیە جنسیەی دووەمە فێربوونی زمانەکانی ترە ئەمانە ئەتوانی لە دوای تەبەقەی یەکەم و دووەمەکەی ئەتوانی ئەمانە ئیش پێ بکەیت بەڵام ماڵوێرانە ئەو کەسەی کە خۆڵەکەی یەکەم جار تێکردووە دەسەیر بکە با بزانین ڕۆژئاوا چیمان پێدات و ئیسلام چیمان پێدات هەموو ئەوەی کە لە ڕۆژئاوا ئاژید و ئەوەی کە لاسای ڕۆژئاوا کە تۆ لە وڵاتەکانی خۆمان دەکە وەزارەتی پەروەردە و حکوومەت و حیزبەکان هەمویان هەوڵی خۆڵکردنە نێو چاومان و نێو پەرداخی ژیانیشمانەکەن سەیرکە هەمووی هەوڵەدات بۆ دەوڵەمەندی کە خۆڵەکەیە هەمووی هەوڵەدات شەهادەیەک بەدەست بێنێت هەمووی هەوڵەدا بۆ دکتۆرە و ماجستێر بخوێنێت هەمووی هەوڵەدەکە بە ناوبانگ بێت جا بە لەش جوانی بێت بە شازوانی بێت بە پێگە وەرزشیەکەی بێت یاخود دەوڵەمەند بێت بە ڕیبا بە فرۆشتنی شتی خراپ بە دیسکۆ و مەلها بە قومار و جگەرە بە مەشروب و قومارخانە گرنگ ئەوەی دەوڵەمەند بێت وەکو ڕۆژئاوا بۆ جنسیەی دووەم هەوڵەداتن هەموو قوربانێک ئەدات بەس ئەوە چێت جنسیەکی دەست بکەوێت لە ئەوروپا لە ئەمریکا لە هەر جێگایەکە پارە ئەدا لە کوردستان لە ئەوروپا محامی ئەگرێت ئەوە چێ بەس جنسیەکم هەبێت لە سویدە لە ئەوروپا لە هەر جێگایەکە بۆ فێربوونی زمانی دووەم هەوڵەدات بۆ زمانی سێم و چوارەمە هەموو ژیانی کاتە قوربانی لە کاتێک بە خۆدا دێتەوە ئەبینی بەس بۆی کە شەهادەیەک بەدەست بێنێت ئەبینی پێگە خێزانیەکەی کە بەردە گەورەکانە ئەتوو خۆش پێگە کەسایەتەکەی بزر بووە نازانی کابرایەکە ئەم کابرای لەنێو کۆمەلگان نەژیا بۆی چونکە بەس خوێندوویەتی
ئەبینی لە ئیمانە ئەبینی مەجای نوێشکردنی نەماوە، مەجای جمعە و جەماعەتی نەماوە، مەجای دەرس و دیڕاستەی نەماوە، مەجای سیلێ ڕەحمی نەماوە، مەجای پیاوەتی و خێر و چاکەی نەماوە. بۆ ئەخوێنێت هەموو شتێکی کردوتە قوربانی خۆڵەکەیە. خێزانی بەلاوە ناوە، حەقی خێزانی خواردووە، بۆ ئەڵێ خۆزەلام نەکوشتووە کاکەم نەخوێنم، باشە بخوێنە، بەڵام ئاگادار بە کە تۆ ئیمان و کەسایەتێکە و خێزان و کەس و کارت هەموو کردە قوربانی شەهادەیەکە، یان ناوبانگێکە، یان پێگەیەکی وەرزشیە، یان دەوڵەمەندیە، ئاگادار بە بەردەگەورەکان دوای جێگای نابێتەوە. سەیر بکە لە ڕۆژ ئاوادا حتمەن جارە ئیمان نییە، مەبەستم ڕۆژ ئاوا قاڕەی ڕۆژ ئاوا نییە، ئاگادار مەبەستم ئەمریکا و کەنەدا ئەوروپا نییە، مەبەستم سیستەمی ئەلمانیە. ئیمانت لێ ئەستێنێتەوە چونکە خۆڵ نییە، بەردەگەورەکانە. کەسایەتیت بوو دیار نییە، نازانین تۆ کەسایەتێکە تۆ ڕەهاتی خێرخوازی کابراایکی سەخی بەخیلی هیچ کەسایەتێک دیار نییە، تەنها ئیشەکەیت، لە ئیشکردن زیاتر هیچ بوو نەماوەتەوە. خێزان هەمووی هەڵتەکایە کە بە ئامار نیشانمدان، ئەگەر ئاماریشتان نەبوو هەر تەماشاش دەوروبەری خۆتان بکەن بزان چەند خێزان لە ئەوروپا و لە ئەمریکا و لە کوردستانیشە هەڵوەشاوەتەوە. بۆ چونکە سیستەمەکە وایە بەردەگەورەکان لێ ئەستێنێتەوە. خێزان هەڵەتەچێنێ کە سوکارت بۆ ناهێڵێت و ئەو پیشەیکە هەتە ئەبینی تەنها لەو پیشێدا ئەدخولێنتەوە ئەتکا بە مادەپەرستە، جگە لە ئیشکردن هیچ تریت بۆ ناهێڵێتەوە. ئەڵێ بۆ ئەلێ کاکە بۆ سەردانم ناکەی، ئەڵێ ئیشەکەم، ئەرێ بۆ لە مزگەوت ناتبینم ئیشەکەم، ئەرێ بۆ لە جمعە و جەماعەتە ناتبینم ئیشەکەم، ئەرێ بۆ سەردانیم دایک و باوکت ناکەی ئیشەکەم، ئەرێ بۆ ئەگەر لە ماڵ و منداڵی خۆت نییە ئیشەکەم، هەمووی ئیش 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 ئیش. بۆ چونکە خۆڵە بچووکەکەی لێ گەورە کردووی، جێگای گەورەکان نامێنێتەوە. بۆیە بینین دایک و باوک نەماوە، دایکاتی و باوکاتی نەماوە، خزمایەتی نەماوە، دۆستایەتی نەماوە. جگە لەوەشە ئەبینی کابرا گەنجە سوکەری لێە، گەنجێک ماوەک پێشتاکە گوتی وەرە دوکانێک مێ لێم بکڕە، تەمەنی 30 ساڵ بوو، زەعیف. وتم چیتە نەخۆشیەکەت؟ وتی سوکەریمە. گوتم باشە تۆ سوکەری لەو تەمەنە؟ وتی وەڵڵی سترێسم یەک جار زۆرە، هەر غارە دەم لەو دوکان بۆ ئەو دوکان لەو دوو دوکانی هەبوو. یعنی وتم باشە دنیا ئەوەندە دێنێت و ئەوەندە خۆ بۆ مادەکەی، وت تازە خۆم لە ناو برد 30 ساڵ تەمەنی. ئافرەتێکی ئەڵمانم بینی سندوقێکی ئەوە سندوقی ئۆکسجین هەیە وەکو ترمزەکانی لای خۆمان کوردستان، هاتبووە ناو گوێچکەی و ناو لوتەکانی بۆ ناو سیەکانی. وتم خێر ئەوە؟ وتی لەلایەک ئەخوێنم لەلایەک ئیشەکەم، تەمەنی 42 ساڵ بووم. وتم باشە ژیان ئەوە دێنێت تۆ لەلایەک بخوێنی لەلایەک ئەوە بکەی؟ ڕاست ستۆپێکی کرد، قەت پێیان نەوتووە دنیا ئەوە دێنێت، هەر پێیان وتووە ئیشیش باشەکەی بخوێنە، ئەگەر نەخوێنی دوایە لە خانەنشینیە پارەت نابێت، ئەگەر ئیش دەکەی پارەت نابێت. ئەوەندەیان ترساندووە فەقیرەی تەمەنی 42 ساڵە ئێشتا هەر ڕاکە بە دوای خوێندن و بە دوای کارکردن. ئافرەتێک داماوە بینیمەوە پارێکە بینیم، ئەو ساڵ بینیمەوە ماجێ بە لێستاکە تەواو لاواز بووە، جا عیب نەبێ سچی گەورە ببوو، قاچەکانی باریک ببوون، یعنی هەر جسمی تەواو تێکچوو بوو. بۆ سیەکان ئیش ناکەن، چەند دانەی ئەو هاتریج یەک و دوان نین بەهۆی ئەو هەموو قەلەقیە تەنها خوێندن و ئیشکردن، خوێندن ئیشکرد. بۆ خۆڵت بۆ کات بۆ پڕەکە لە پەرداخی ژیانە، بۆی کە جێگای گەورە بچووکان نەمینێتەوە. بەڵام وەرە لە ئیسلامەتیدا لە شەریعەتی ئیسلامە یەکەمیشت ئەڵێ ئاگادار بە پەیوەندی کۆمەڵایەتەکان نەپچڕێنی، ئاگادار بە دایک و باب نەگۆڕیتەوە بە خوێندن، ئاگادار بە خزم و کەسوکار نەگۆڕیتەوە لەبەرەوەی کە یەکیان قسە ڕقە، یەکیان ڕەزیلە، یەکیان کەم دووە، ئەڵێ هەمویان قبوڵ بکە وەکو خۆیان هەنە. ئاگادار بە لێبوردە بە، ئاگادار بە پیشەکەت ئەبێ دەست بەکار بی، دەست ڕەنجین بی، ئیش بکەی، بەڵام ئاگادار بە ڕیسوای ئەو کەسەی کە تەعیسە عەبد الدیناری تەعیسە عەبد الدیرهم، کە پێغەمبەر ئەفەرمێ عەلەیهی سڵاتو وەسەلام ئەفەرمێ ڕیسوای بێ ئەو کەسێک کە بێتە عەبدی درهم، عەبدی دینار، عەبدی ئیشکردن. بۆ چونکە لێت ناگەر ببی بە عەبد بە پێچەوانەی ئەم یاسا ئەلمانێتەی کە ئێستاکە بە جیهاندا بڵاو بەتەوە هەمووی عەبدی ئیشکردنە. لە هەمان کاتدا ئەڵێ ئاگادار بە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته، ئاگاداری منداڵەکانت بە پەروەردەیانەکەیت و چاودێریان بکە، فێریان بکە، فێری احترامیان بکە، فێری گەورە بچووکیان بکە، فێریان بکە چۆن دایک و باب بەخێوەکەن، چۆن ڕێزی باپیرە و داپیرە ئەگرن. بۆ لێت ناگەڕێت تۆ پەروەردەی منداڵ فەرامۆش بکەیت. ئەبینی
لە هەمان کاتدا ئەڵێ ئاگادار بە تەندروستی خۆت ئین ئەعیونکم عەلەیکم حەقا چاوەکانت حەقی لەسەرە وئین ئەنفوسەکم عەلەیکم حەقا نەفسی خۆت حەقی لەسەرتە وئین ئەهلیکم عەلەیکم حەقا خزم کەسوکار و خاو خێزانەکەت حەقی لەسەرتە ئاگادار بە نابێ ئەوانە فرامۆش بکەیت کەواتە ئیسلام یەکەمیشت بەردە گەورەکانت بۆ پڕەکات پەرداغەکە بە بەردە گەورەکان پڕەکات ئەوجا ئەڵێ دەست بەکار بە هەوڵی ئەوە بدا کە سواریەکی باشت هەبێ ئەوجا ئەسپە لە سەردەمی خۆیان سیارەی لەو سەردەمێدا هەوڵ بدا ئەگەر بتوانی ئەو ئینجا خانوویەکە دەست بکەوێ هەوڵ بدا پیشەکەت بکەی بەوەی کە دوکانێکت دەست بکەوێت دوکانێک دا بمەزرێنی ئەگەر لەوەش کارامەتر بووی کارگەیەکدا بمەزرێنە چونکە المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف چونکە ئیماندارێکی چست و چالاک و ئازا باشتر و خۆشەویستترە لای پەروەردگار لە ئیماندارێکی لاواز و تەمبەڵ و کارنەکەر بۆیە وا دێکە کاتوو هەموو پێگەکانی ژیان وەربگری بەردە گەورەکان بەردە بچووکەکان و خۆڵەکەش وەربگری نەک بە خۆڵەکەیەوە خەریک بیت بۆیە خۆشەویستەکان ئینجا ئەگەر ئەمانت توانی ئەوجا بە شادەیەکت هەبێت ئەگەر توانیت خوێندنی باڵا ئەخوێنی بەڵام ئەوانەی یەکەم و دووەم نای فرامۆش بکەیت ئەوجا ئەتەوێ ببی بە مامۆستایەکی دیاری ناو کۆمەلگا بە باخوازێکی دیاری ناو کۆمەلگا ببی بە کەسێکی کارامەری نێو کۆمەلگا چاکسازی بکەیت کێشەی لەسەر نییە بۆیە بینی بەداخەوە ئێستا کە ئەبینی کەسانێک تۆزێک جوانێکی دەستکرد نەک ئیلاهی ئەبینی هەموو برۆیەکی برژانگ و تاتوو برۆ و ئەوانەی هەمووی گۆڕاوە وڵاتیە بێتە بە شاد جوان بە جلوبەرگێکی ناشەرعی خراپەوە دێتە سەر شاشان بەس بۆی کە ناوبانجی دەربکات هەموو قوربانی داوە بە ئیمان و بە کەسایەتی و بە خێزان و کەسوکار و بە منداڵ و بە دایک و باوک و بە تەندروستەکەی بەس ئەوە چێ ناوبانجی دەربکات بزانە ئەم دوو سیستەمە چەندێک جیاوازن بۆیش ئەبێ بزان ئێمە کام پەرداغی ژیان بە کام پڕەکەینەوە و ئەو سیستەمێک کە تێداینە ئاگادار نەبین ئێمە لاسانەکەینەوە پەرداغی ژیان بە خۆڵ پڕەکەینەوە باشە خۆشەویستەکانم کەواتە لە سیستەمی ڕۆژئاواییدا لە سیستەمی ئەلمانیەتە ئەزانن لە ئەوروپا لە ئەمریکا لە با بڵێن حتا لە ئوسترالیا و کەنەدا ئەوانەشدا ئەزان دووشت زۆر شانازیە دووشت لەوانە پێتان سەیر بێت یەکیان پۆشینی جلی بوچێنیە پۆشینی جلی بوچێنیە باوەڕ بکەن گەورەترین شانازیە کە ئافرەت بگاتە ئەو مەرحەلەی لە تەمەنی 6 ساڵیشە مەمنونە بەس دووسێ ڕسمی پێوە بگرێت چەند ئافرەتان بینیوە بە چاواشەکاری ها باسی چیان کردو بزانە لەگەڵ سەگێکە زەواجی کردووە تەلەڤیزیۆنەکانی ئەڵمانی نیشانمانەدەن ئەڵێن مافی سەگ ئەوەندە زۆرە ئەوەندەیان سەگ خۆشەوێت بۆی ئەم ئافرەتە لە خۆشەویستی سەگەکەی ئامادە بووە زەواج لەگەڵ سەگەکەیان بکە دەوەڵڵی 180 پلە ئەم قسە درویە پڕ لە چاواشەکاری ناڵێ ئەم ئافرەتە داماوە بە ئاواتە جلی بوچێنی بپۆشێ وەرە لەگە سەگێکیش دابێت چونکە ئەمە ئاواتی هەموو ئافرەتێکە سروشتی هەموو ئافرەتێکە کچێکە حەزەکە جلی بوچێنی بپۆشێت بەڵام داخەکەم سیستەمی ئەلمانیەت ئەمە بەڕەوا نابینی بۆ ئافرەت بۆیشە ڕێکخراوی چاواشەکارانی ئافرەتان وەڵا جلی بوچێنی و بوکاتی و زەواج و ئەوانە ئەمە کۆنەپەرستیە ناڵێ بۆ خۆم نەگەیشتمەوە ئەو مەرحەلە و هیچمان پێ نییە بۆ ئافرەتان دێن ئافرەتانی موسڵمانانیش چاواشاکەن بەوەی کە پۆشینی جلی بوچێنی ئەمە کۆنەپەرستیە کە بخۆشی مێری دەست نەکەوتەوە یاخود تڕۆکراوە باشە ئەمە لەگەڵ احترام بۆ ئەوانەی کە ماڵیان تێک چووە لە خراپی مێردەکانە باس ئەوە ناکەم بەڵام باس ئەوە ناکەم کە بە ناوی ڕێکخراوی چاواشەکارانی ئافرەتان کە بە ناوی داکۆچی لە ئافرەتان کە ئافرەتان وا هەڵ ئەخەڵەتێنن بۆیشە گەورەترین شانازی ئەوەیە کە جلی بوچێنی بپۆشن وەلەو لەگەڵ سەگێکی دابێت واللهی ئافرەتێکم بینی تەمەنی لە سەروی 6 ساڵ بوو ئەوە بینیم وتی ئێندلیش ئەوها ئێندلیش یعنی لە کۆتایەکەیدا یعنی چۆن بڵێ کوری لە کۆتایەکەیدا یعنی چۆم لە کۆتایەکەی پێڕاگەیشتم ئەو شانسم هەبوو لە کۆتایەکەی پێڕاگەشتمانی زۆر بەخۆشیەوە
کە پێش ئەوەی بمرم توانیم جلی بوچێنی بپۆشم. باشە بەڕێزەکانم بۆیشە 150 ڕسمی پێ واگرێت بۆ چونکە ئەزانێ بۆی کە لە فەیسبووکە بڵاو کات لە جێگایان بڵاوی بکات بڵێن ئەها کچەکان ئەها ئافرەتەن ئەها من گەیشتمە ئەو مەرحەلەی کە بتوانم جلی بوچێنی بپۆشم. شانازی دووەم ئەزانم چێ خۆشەویستان سک پڕبوونە لای ئافرەتان. سەیریکە کاتێک کە سچیان پڕە بێت 1000 ڕسمی پێ واگرن حتا لە فۆتۆگرافەکان لە دوکانەکانە سەیر بکە حتمما کە دیعایە وێنەی جوانەکانی خۆی کات بڕۆ زۆربەی ڕسمەکانی ئەو ئافرەتانە کە ڕسمی سکپڕیان گرتووە بۆ چونکە گەورەترین شانازیە تۆ بتوانانی خێزانێک پێک بهێنی متمانە دروست بێت مێردەکەشت مەوجود بێ بتوانی تۆ خێزان پێک بهێنی وەرە لە تەمەنی 56 ساڵیشدا بێت گرنگ ئەوێت تۆ توانیت خێزان پێک بهێنیت. ئەم دووشتە سەیریکەن بزان چەند ڕسمی پێواگیرێ وە کاتێک سچیان پڕە بێت جلوبەرجی تەسک لەبەرەکەن بۆی کە نیشانی بدەن خەڵکی نەها من سکم پڕە خەڵکی نەها من خێزانم پێکێناوە خەڵکی نەها من مێردم هەیە ئەها من بۆ چونکە ئەمە گەورەترین دەستکەوتە گەورەترین ئازایەتیە بە پێچەوانەی وڵاتانی ئێمە کە ئەمشتە زۆر بە ئاسانی بۆت فراهەم بۆیان فراهەم ئەهێنای لە پێشترا ئێستاکە وردە وردە ئەم پرۆسەیە خاو بۆ هۆی زۆربوونی ئەلمانیەت و بە ڕۆژ ئاوایی بوون وەڵڵاهی بەداخەوە یعنی چەند کەسانێک تەلەفۆنی بۆ کردمەوتی مامۆستا مەسەلەی خێزانداری بۆتە خەون و خەیاڵ لای ئێمە شتێک نەماوە بیر لە ژنهێنان بکەمەوە بۆ ئەڵێن زۆر ئاستەم بووە زۆر قڕوس بووە زۆر زەحمەت بوو ئافرەتێک بدۆزیەوە کە متمانەی پێ بکەیت کە ئەشی دۆزیەوە پارێکی زۆر داواکەن زێڕێکی زۆر داواکەن ئەڵێ بەڕاستی لە مێشی خۆم دەرمهێناوە واللهی هەموو تەمەنیان لە نێوان 30 بۆ 40 ساڵە بۆ وای لاتە خۆشەویستەکانم لەبەر ئەوەی کاچی ئەلمانی مافیا نەک دەسەڵاتدار شتێکمان نێ بەناوی دەسەڵاتدار مافیا کە لە قەعەکانە هاوارەکات بۆ ئەلمانێتە ئەڵێ گەنجەکان ئەوەی من لە سویدوا بینیومە بۆتان ئەهێنمەوە خەڵکەش چەپڵەی بۆ لێدن هێ فیتەی بۆ لێدن بەڵێ ئەوەی لە سویددا بینیوە کە لەسەر شەقامەکانە خەوتونە کە گەنجەکان تعدایان لێکراوە کە جلی بۆچێنی بۆتە بە یادگاری بۆتە بە خەون و خەیاڵ بەڵێ بۆی هێنانەوە خەڵکەش چەپڵەی بۆ لێ ئێدا لە شاشە تەلەڤیزیۆنەکانیشان نیشان ئەدرێن بۆی خەڵکی نەبزانن ئەوەی کە من لە سوید بینیمە بۆتان ئەهێنمەوە ئەوە بۆی هێنانینەوە و چەپڵەشمان بۆ لێدا و دەنجیشمان بۆدا و پەنجەشمان بۆ شینکردن و چەچیشمان بۆ هەڵگرتن و جاسوسیشیان بۆ ئۆکرێتن و هەموو شتێک بۆی کە شتێک نەمێنی بە ناوی خێزان و تاک و گەنج و لاو و ئەمەش دەرەنجامی ئەو ئەلمانێتەیە بە ڕۆژ ئاوایی بوونە کە بەداخەوە دنیاشمان ڕۆیشت و قیامەتیشمان مەگەر ئەو خوار ڕەحممان پێ بکات. کاتم زۆر لێگرتن بە ڕێزان خۆشەویستەکانم قسە زۆر ماوە بەڵام کات زۆر کەمام ئێوەش لەوانێ ئیش و کارێکی ترتان هەبێت سپاسی لایک و کۆمنتەکانتان ئەەکەم تا بەشێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.